سڵاو هاوڕێیانی سافی بیرروڕە ئەم جارە شاتینەوە بۆلاتان بۆ باسکردنی بابەتەیەک دەربارەی قەلەقییان ڕاڕایی چییە؟ نیشانەکانی ڕاڕایی کەمانن. قەلەقی بریتیە لە هەستی نادڵنیایی، نەئاسایی و دوودڵی یان گرژبوون کە تاک هەستی پێدەکات کاتێک وەڵام دەداتەوە بۆ شتێک یان دۆخێکی نەزانراوە. مرۆڤ کاتێک قەلەق دەبێت تووشی چەندین نیشانە دەبێت کە دەرونی و جەستین. ئەمانەش چەند نیشانەیەکی زۆر بڵاون. نیشانە جەستەیەکان وەکو کەمبوونی وزە، سەر ئێشە، تێکچوونی گەدا، ئازار و گرژبوونی ماسوولکەکان، ئازاری سنگ و دڵە کوتەی خێرا، وشکبوونی دەم، بێخەوی، ساردبوون و ئاڕەقکردنەوەی دەست و لاق، ئارایشەی زایەند بەتایبەت کەمبوونی ویست و توانای سێکسی. نیشانە دەرونیەکان وەکو مەزاجتوندی و تووڕەیی، نەمانی ئارەزوو یان بێهەستی، زۆر ڕەخنەگرتن، هەستکردن بە بێنرخی و دوودڵی یان بێهیوایی، ماخۆلان، نەتوانینی دانیشتن و بێئۆقرەیی، نەتوانینی تەرکیزکردن، کاوێشکردنی هزری و لە یەکدانەوەی زۆر. قەلەقی و سترێس و سیستەمی هەرسکردن. بەپی زۆربەی توێژینەوەکان قەلەقی و سترێس دەبێتە هۆی کۆمەڵی کێشە و گرفت لە کۆی گشتی لەش و بەتایبەت لە سیستەمی هەرسکردن. بۆ نمونە ئازاری گەدە و هێڵنجدان و سکچوون و ڕشانەوە و هەروەها کاریگەری نەرێنیشی لەسەر دەردراوەکانی ڕێڕەوی خۆراک و وردەگیاندەرانی ڕێخۆڵەشەیە. مێشک و هەنا و پەیوەندیکی دەماری تەواویان لە نێواندایە. بەپی زۆربەی توێژینەوەکان ئەو شانە هەستە دەماریانەی کە لە هەرس و هەناودان بە دەرکە پەتکدا تێپەڕ دەبن واتە پەیوەندیدارن بە مێشکەوە. سترێس کاریگەری دەخاتە سەر هەموو بەشەکانی سیستەمی هەرسکردن، چونکە سیستەمی هەناوی لەش کۆنتڕۆڵ دەکرێت لەلایەن سیستەمی ناوەندی دەماری لە مێشک و دەرکە پەتکدا. سەرڕای ئەوەی تۆڕێک لە هەسە دەمار بەناو سیستەمی هەرسدا تێپەڕ دەبێت کە ناو دەبرێت بە ئینترێک ئۆر ئینترێنسیک نێرڤەس سیستەم. لە ڕاستیدا ئەم تۆڕە دەماریانەی سیستەمی هەرس زۆر کاریگەرن و هەندێک جار لە چەند توێژینەوەیەکدا هەناو بە مێشکی دوومناو دەبرێت. ئەو تۆڕە دەماریی سیستەمی هەرس یان هەناو ئینترێک نێرڤەس سیستەم بە درێژایی سیستەمی هەرس 100 ملیۆن خانەی دەماری لە سوورێنچکەوە هەتا کۆم کردداری هەرس ڕێک دەخەن. ئەو کردارە هەرسیانە کە بەکاری دەمارەکان ڕوودەدات بریتین لەمانە: قووتدان، دەردانی ئەنزیمەکان بۆ تێکشکاندنی خۆراکە ماددە، گۆڕینی خۆراکە بۆ خۆراکە ماددایان پاشەڕۆ. سترێس و قەلەقی کاریگەری نێرێنی دەکاتە سەر تێکدانی هەرێکێک لەو کردارانە لەباری ئاسایی خۆی. چی ڕوو دەدات کاتێک لەش سترێسی و قەلەق دەبێت؟ کاتێک هەر جۆرە بارێکی نەئاسایی یان هەڕەشەیەک ڕوبەڕووی لەش بێتەوە، ئەوە سیستەمی دەماری سامپاساوی کە کۆنتڕۆڵی هەناسەدان و لێدانی دڵ و پەستانی خوێن دەکات کاردانەوەی دەبێت لە ڕێگەی کردارێک بەناوی کە ناسراوە بەناوی فلایت ئۆر فلایت. بەمەش هۆرمۆنی سترێسی کۆرتیزۆڵ دەردەدات بۆ ئاگادارکردنەوە و ئامادەباشی لەش بەرامبەر بە سترێسە. سترێس دەبێتە هۆی گۆڕانکاری لەباری فیزیایی لەش، وەک بەرزبوونەوە و زیادبوونی هۆش، خێرابوونی هەناسەدان و لێدانی دڵ، بەرزبوونەوەی پەستانی خوێن و بەرزبوونەوەی ڕێژەی کۆڕسترۆڵ و توندی ماسوولکەکان. کاتێک سترێس دەبێتە هۆی چالاکبوونی سیستەمی فلایت ئۆر فلایت، ئەوە کاریگەری دەکەوێتە سەر سیستەمی هەرسکردن بەم شێوەی خوارەوە. سوورێنچێک دەکەوێتە قۆناغی سپازم و گرژبوون، زیادبوونی ترشێتی ناوگەدا کە ئەنجامی ئەمەش هەرس نەبوونی خۆراکە یان ناڕەحەت هەرسبوونی خۆراک، دروستبوونی حاڵەتێک کە هەست بە هێڵنجدان دەکرێت، ڕوودانی قەبزی یان سکچوون. لە هەندێک لە حاڵەتی دیکەی مەترسیدارتردا سترێس دەبێتە هۆی کەمبوونەوەی پێداڕۆشتنی خوێن و ئۆکسجین بۆ گەدە و سیستەمی هەرس بەمەش ڕوودانی هەوکردن و تەشەنجات یان ناهەوسەنگی لە ڕێژەی بەکتریاکانی گەدا کە بەکتریای سوودبەخشن. ئەمەش مەترسی کۆمەڵێک نەخۆشی و حاڵەتی لێ دەکەوێتەوە، لەوانە برینی گەدا، گاستریک ئۆلسەر، گەڕانەوەی ترشی گەدا بۆ سوورێنچک، GERD، ئینفلەمەیتری بۆڵ دیزیز، ئیتەربڵ بۆڵ سندریۆم، یەکێکی دیکەیە لەو نەخۆشیانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە قەلەقیەوە هەیە و قەلەقی دەبێتە هۆی زیادبوونی نیشانەکانی. بەڵام ئەوەی ناڕوونە کامیان پێشووتر ڕوودەدەن و بە کام میکانیزمیش
کە لە یەکتی دەکەن. بۆیە لەم کاتانەدا پێویستە کۆنتڕۆڵ و چارەسەری قەلەقی بکرێت لەبەر ئەوەی مرۆڤ کاتێک ئەکەوێتە قەلەقی زۆرەوە ئەوە ناتوانێت بڕیاری یەکلاکەرەوە و گونجاو بدات. لەم بارەشەوە زۆر شت لە ژیانی ڕوودەدات و ناتوانێت خۆی برە و پێشەوە ببات لە بوارەکانی ژیانیدا. بۆیە پێویستە هەرچی زووە چارەسەری ئەم حاڵەتە بکات و کۆنتڕۆڵی بکات بۆ ئەوەی ئیتر دەرونی ئارام بێت وە زیانی پێنەگات لە ژیاندا و بڕیارەکانی بە دروستی بدات. چارەسەری قەلەقی: هەر کاتێک قەلەقی بووە نەخۆشی ئەوە پێویستە چارەسەر وەربگرن. چارەسەریش دوو بەشە. یەکەم چارەسەری دەرونی لە ڕێگەی گفتوگۆکردن و ڕێنمایی وەرگرتن بە چەند شێوازێکی تایبەت لەلایەن چارەسازی دەرونیەوە نەخۆش چارەسەر دەکرێت، یان جۆرە چارەسەر هی پێش ئەم دەرمانە بەکار دەهێنرێت و بەشێکی زۆر لە نەخۆشەکان لی سوودمەند دەبن. دووەم، چارەسەر بە دەرمان. بەکارهێنانی دەرمانی دژەخەمۆکی یان قەلەقی لابەر نەخۆش چارەسەر دەکرێت. چەند جۆرە دەرمان هەن کە دەتوانرێت بۆ چارەسەر بەکار بهێنرێن، بەڵام پاش ئەوەی کە چارەسەری دەرونی سوودی نەبوو یان نەخۆشەکە زۆر بێزار ببوو بەدەست نیشانەکانەوە، ئەو کات پەنا بۆ ئەم جۆرە چارەسەر دەبرێت. بە تایبەتی دەرمانەکانی sedative medications، clonazepam، beta blockers and real nutritional supplement، beta blockers and real